يا ربي خوا دەرگایەکی ڕەحمەت لە خەڵکی غەزە بکەیتەوە. یا ربی خوا دەرگایەکی ڕەحمەت لەو منداڵە برسیانی غەزە، لەو دایکە جەرگ هەڵقرچاوانی کە مناڵەکەی لە ئامێزیا لە برسانە هاوار دەکا و نانێک نییە. خوایە دەرگای تۆ نەبێ دەرگایەکی ئەم جیهانیان لەسەر نەکراوەتەوە، خوایە خۆت دەرگایان لێ بکەیتەوە. یا ربی خوایە هەر کەسێکیش بەزەی و سۆزی هەبوو بەو برسی و فەقیر و هەژارەدا، خوایە بەزەیت پێدا بێتەوە، هەزاران ئەوەندە تر بۆی پڕکەیتەوە لە ڕەحمەت و خەزێنەی بەرەکەتی خۆت. آمين 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 والحمد لله رب العالمين. يا ربي خوا دەرگایەکی ڕەحمەت لە خەڵکی غەزە بکەیتەوە. یا ربی خوا دەرگایەکی ڕەحمەت لەو منداڵە برسیانی غەزە، لەو دایکە جەرگ هەڵقرچاوانی کە مناڵەکەی لە ئامێزیا لە برسانە هاوار دەکا و نانێک نییە. خوایە دەرگای تۆ نەبێ دەرگایەکی ئەم جیهانیان لەسەر نەکراوەتەوە، خوایە خۆت دەرگایان لێ بکەیتەوە. یا ربی خوایە هەر کەسێکیش بەزەی و سۆزی هەبوو بەو برسی و فەقیر و هەژارەدا، خوایە بەزەیت پێدا بێتەوە، هەزاران ئەوەندە تر بۆی پڕکەیتەوە لە ڕەحمەت و خەزێنەی بەرەکەتی خۆت. آمين 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 والحمد لله رب العالمين.